الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز خوشکانی ئازیز مسلمانان لە هەر شوێنەکەن، سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆستان لە یەکەم، خی گەورە لە هەموو لایەکی پیرۆزکە و بیکە بەمای خێر و بەرەکەت بۆ سەر عالەمی ئیسلامی جیهانی مسلمانان. و ڕەمەزانەکانمان بە خێر و بەخۆشی و بە سەحەتێک و تەندروستیەکی خۆشە و لێ بڕوا، خی گەورە لێمان قبوڵکە. ئەم ڕەمەزانە ئەوەیە کە مسلمانەکان 6 مانگ داوایان نەکرد، اللهم بلغنا ڕەمەضان، خی گەورە بمانگەێنە ڕەمەزان، ئەوە گەیشتین بزانین چی تیاکەین، فرسەتێکە و لە دەست دەرەچێ، خی گەورە ناوی بردۆ بە ئەیامن معدودات، چەند ڕۆژێکی کەمن. دیارە ڕەمەزان کە دێت هەر لە خۆمان و بیری خواردن و خواردنەوە و خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە دیسانەوە، ئەمانە لە مێشکی ئینسانە دروستەکە. بۆی حەزمان کرد لەم ڕەمەزانەیە بە پشتیوانی پەروەردگار باسی خواردن کەین، باسی خۆراکین، گەڕاین چاومان جێڕا لە ناو تبا، لە ناو کتێبەکانی ئەوانەی کە باسی نیوتریشن و باسی تەغزیاکەن، هەر چنێکمان کرد شتێکی ئایدیاڵ و شتێکی ئۆپتیماڵ و شتێکی ستاندەرمان نەدۆزیەوە. بەڕاستی باشترین شتێک، چاکترین شتێک کە بتوانین لە خزمەت یابین و باسی لێوە بکەین و لە بەهرەکانی بەهرەمەند بین، خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. هەر چنێکمان کرد لەم خواردنە چاکتر و باشترمان شک نەبرد کە باسی لێوە بکەین. شتێکی ستاندەر 1400 ساڵ لەمەوە پێش کە دانراو کە باسی لێوە کراوە، بەڕاستی سەیرە ئەمڕۆ لە چەرخێکە کە پێوترێ سەدەی 21 تۆ بێ ئەم خواردنانە تاوتۆکی و باسیکی، چونکە ئێمەوە حاڵی نەبووین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خواردنێکی بە بەرنامە و بە تایبەتی خواردەبێت. وا حاڵی بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرچیەکی لەبەردەسا بۆ خواردوێتی ئەو نەبرسی بووە، چنەکە ڕێی کردووە، نەیتوانیوە هیچ شتێک بەدەست بێنێ بە ناچاری ئەوەی کە لەبەردەستیا بووە. ئینسانیش کە برسی بوو، ئەڵێ ئینسانی پرسی لە هیچ ناپرسی، ئینسان کە برسی بوو لە هیچ ناپرسێ چی بخوا چی نەخوا. بەڵام پاشەوەی کە چوینە ناو عمقی مۆزوعەکەەوە و دابەزینتیایە و تەحلیلێکی طبیمان بۆ کردو و تەحلیلی خواردنەکانمان کرد و پێکاتی خواردنەکانمان کرد و ڤیتامین و پرۆتین و کاربۆهیدرێتەکەمان جا کردەوە، هەستمان کرد نا ئێمە بە هەڵەیە چوین، ئەوانەیە ئێمە حاڵ بووین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاکترین و باشترین خواردنی ستاندەری خواردەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بەرنامە خواردنی خواردەوە. هیچ کەسێک تەنانەت پسپۆڕەکانی تەغزیەش وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شارەزا نەبوون لە خواردنە و خواردنەکان و کاتی خواردنیان هەڵەبژاردەوە. بەعەکسەوە پۆزیشنی خواردنیش، شێوازی خواردنیان هەڵەبژاردەوە و شێوازی خواردن و خواردنەوەیان دیاری نەکردووە. ئەمەش بۆ خۆی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ئەگەر کەسێک بە هەوا قسە نەکا، هەوا لە دەمینێتە دەرەوە، چۆن ئەکرێت شتێ بچێتە جەوفیەوە لە کاتێکا خی گەورە ئەمری پێ نەکردو، کاتەم وحیە. وحیش باشترین کەسێک کە شارەزایە بە پێک هاتەی ئینسان و پێداویستی ئینسان لە خواردن و کاتی خواردنی ئینسان ئەو کەسەیە کە دروستی کردو. لەبەرەوە پێمان سیر نەبێت کە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم شێوەیە گەورەیە بێ، بەم شێوە ڕەهاییە بێ. بەڕاستی ئەمە ئەگەر فێری خواردنی پێغەمبەری خوا بووین صلی الله علیه و سلم و کاتە حاڵیە بین، چەند دوور کەوتوینێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، چەند لەسەر خوانوسفرەکەی پێغەمبەری خوا ئەمڕۆ دوورین، چەندێک لە عیبادەت و لە ئیمان و لە عەقیدە و لە وەلا و بەراء پێغەمبەری خوامان بەجێهێشتووە صلی الله علیه و سلم، لە سەحابە دوور کەوتوینێتەوە. دوو ئەونە لە خواردنە لە پێغەمبەری خوا و لە ستاندەری سەحابە دوور کەوتوینێتەوە. بۆیە ئەماڵین لەبەرەوەی کە ئەم هەموو بەڵاو و موسیبەت و مەشاکلی کێتە سەرمان، دوورکەوتنەوەیە لە بەرنامەی پێغەمبەری خوا و خوای گەورە. ئەم هەموو نەخۆشی و مەشاکل و شتە تەندروستیەکی هێشتا ڕێمان دووبارە دوورکەوتنەوەیە لە خواردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. جا بۆیە هەستەکەین ئەگەر مانگە لە خزمەتتانە بین چەند دەقەیەک حەقی ئەم بابەتە ناین، ئەم بابەتانە هەرێکەوە بێ کتێب و مجەڵەدات و بحوسی لەسەر بنووسرێ هەتا وەکو ڕۆژی قیامەت. بەڕاستی ئێمە ئەمڕۆ بۆ ئەم ساڵی ئیستاکێنامەت تۆمارەکەین، هیوادارین ئینشاڵڵا 10 ساڵی تر خەڵکانێک بێ بڵێ ئەوانە نەیان پێکا زۆر شت لەباری خواردنی پێغەمبەری خوا و تازە سڕەکەی و تازە نهێنیەکانی دەرەکەوێ
ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی علمی و جوانتر باسێکی لەبەر ئەوەی کە لە دەستمانایە ئەمڕۆ ئەوەی کە توانیمانە پێی بکەین ئەوەی کە ئەمڕۆ علم پێی پێ بردووە محاولەکەین لە خزمەتانە ئینشەڵا باسیکەین. خۆشەویستەکانم هونەر نییە کە باسی خۆردی خواردنی پێغەمبەری خوا کرێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەمڕۆ ئێمە بڵین ئەنجاوە چی ئێمەشی زانین. هونەرە 1400 ساڵ بگەڕین بتواوە بزانین پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم لە چ بیئەیەکا بووە، خەڵک چۆن نانی خواردەوە. طبعاً بیئەی جاهیلی کە کاتی خۆی سەحابە و پێغەمبەری خوای تیاژیەوە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم پیان وا بۆ خواردن هەموو شتێکە، ئەوەی ورگی زل نەبوو بێ عەقڵیشی زل نەبووە، ئەوەی کە خواردنی لەبار و چاک و تێکسەمراو نەبوو بێ پیاوێکی دەوڵەمەند نەبووە، خەڵک حسابی بۆ نەکردووە، ئەوەی خوان و سفرەی ڕازاوە نەبوو بێ، ئەسڵەن ڕیزی پیاوان حسابی بۆ نەکراوە. لەبەرەوە قیاسی پیاویان ئەو کاتە بۆەوە کردووە، قیاسی عەقڵیان بۆەوە کردووە، قیاسی زانیاریان بۆەوە کردووە کە ئەم پیاوە چەندێکە خوا، یعنی خواردن بۆ بە قیاس. وەکو چۆن مسابقات هەیە بۆ ڕاکردن، مسابقات هەیە بۆ عیلم، بۆ شەهادە، بۆ دەوڵەمەندی، بۆ شتێکی تر، قیاسی ئەو ڕۆژە بۆ پیاوەتی و بۆ جوامێری و بۆ لێهاتووی و بۆ سەحەت ئەو بۆ کە ئەم پیاوە توانێت چەند بخوا. چیە توانێت جۆرەکەی باب ئەرزاو بیخوا؟ چیە توانێت بە یەک ژەم مەڕێ باب ئەرزاو بیخوا؟ چیە توانێت بە یەک جار ئەوە کولێرە بخوا؟ چیە توانێت بە یەک جار ئەوە شت هەڵقوڕێنێ؟ وردی کامی لە کامی زیاتر ئەمە قیاس بووە. سەیری پێغەمبەری خوا لەم بیئەیە هاتووە. جا سەیری کەن هەموو کۆمەڵگا بەم ئاراستەیە بووە کە خواردن ئەگەر ئینسان نەیخوا یعنی تەندروست نییە بۆیە خواردنی پێ ناخورێ، چونکە ئەیبینین نەخۆش خواردنی پێ ناخورێ. لەسەر ئەم قیاسە وایان شک بردووە ئەگەر یەکێ خواردنی باش نەبێ و خواردنی باش نەخوا نە قووەتی تایە نە سەحەتیشی باش. واضح حالم چی؟ کەواتە با بگەڕێنەوە بۆ ئەم عەسرە ئەوەی کە بە لەهفە و بە شەوق و هەڵی کوتابێتە سەر خواردن و خواردنێکی زۆری خواردی بێت، توانی بێتی ئەوەی بەردەستی براکانیشی کۆکاتەوە دەست بێنێ بە ورگیا و ئەوە لە هەموو کەسێ چاکتر و ئەوە لە هەموو کەسێ لە پێشتر و ئەوە لە هەموو کەسێ بە حساب عاقڵتر و ئەوە حسابیان بۆ کردەوە. بەداخەوە خۆشەویستەکانم خەڵکێکی ئێمە، خەڵکێکی لای خۆمان ئەچێت سەیری ئافرەتەکانمان کە لە ناو تەلەڤیزیۆنەکانە، ئەوەی کە بەرنامەکانی خواردن و دروستکردنی خواردن لە ناو ئافرەتانی ئێمە یا ڕەواجی هەیە ئەومە جۆگرتن لە وتار و پەروەردەی مناڵ حسابی بۆ ناکرێت. بەداخەوە ئافرەتمان هەیە لە جیاتی ئەوەی کە هەموو پەروەردە و هەموو ئیش و کارەکان و هەمووی تەرکیزی بخاتە سەر سیرەی پێغەمبەری خوا و تەفسیری قورئان و ژیانی سەحابە و عەقیدە و بیر و باوەڕ و تەربیەکەی خستوێتە سەر ئەوەی کە چۆن خواردنێ دروستەکەی. چەند کەس مجللەی هەیە ناو مەتبەخا دایناوە، لە ماو مەتبەخەکانە مەکتەبە کراوە ئەمڕۆ بەس بۆ ئەوەی کە فێرمان کەن چۆن جۆری خواردن دروستەکەی، چۆن خواردنی لەبارە هێنینە ئاراوە لە ناو بەرنامەکان، ناو تەلەڤیزیۆنەکانە. تەنانەت ئەمە لە ئافرەتیش ترازاوە، ئەمڕۆ پیاوە میشاناکە، یعنی شێفی وا هەیە کە ئەمڕۆ بە پارەیەکی زۆر ئەژیرێ بەس بۆی کە بەرنامەیە پێشکەشکە خەڵک فێرکا کە چۆن خواردن دروستەکرێ. ئەمە چییە؟ ئەمە غیابە لە بەرنامەی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم. بەداخۆی ئێمە کە لێرە دوورەکەوینەوە ناچارە بێ بچین بە دوای زاڵەی خۆمانە بگەڕین، بە دوای شتی توڕەهات و بە دوای شتی بێمانایە بگەڕین بۆی کە بەس فێر بین چۆن خواردن دروستکەین، چۆن خواردن. ئەگە بین قیمە غیزاییەکانی ئەم خواردنانە تەحلیلکەین زۆر غەڵەتەکەین، زۆر ڕۆ ئەچین، زۆر لا ئەدەین، پاشان بدوایی بۆمان دەرەکەوێ چەند زەرەر و زیانمان لەم جۆرە خواردنانە کردووە. بۆیە خۆشەویستەکانم یەکێک پێتان سەیر نەبێ ئەم قسەیەکەم، یەکێک لە هۆکارەکانی هاتنی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بۆ ئەوەی کە خەڵکی فێرکا کە چۆن خواردن بخۆن، چی باشە بۆیان و چی خراپە بۆیان. هەیلەوە پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الئەخلاق، بۆیە هاتووم تەکمیلەی ئەخلاقی بەشەریەت بکەم. خوای گەورە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون، بەڵام ئەم عیبادەتە بە سەحەتێکی خۆش و خواردنێکی چاکەوە نەبێت ناکرێ. بۆیە خوای گەورە کە باسی پێغەمبەری خوا کە فەرمێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەفەرمێ یحل لهم الطیبات ويحرم عليهم الخبائث، پێغەمبەرم بۆیە ناردووە بۆ ئەوەی کە چاکەکانتان خواردنە چاکەکانتان لەسەر حەڵالکە و خراپەکانیشتان لەسەر لابەرێ. هەیلەوە کەواتە خواردن گرنگە، هەروە بۆ سادەیینێک ئێمە تێیەکەین.
ئەگە پێغەمبەرێک هاتبێ خوای گەورە ئەهلی کتابی لێ ئاگادار کاتەوە ئێمە بۆیە ئەم پێغەمبەرەمان ناردووە بۆی کە چاکەکانتان لەسەر حەڵالکە خراپەکانیشتان لەسەر حرامکە هین پێغەمبەری بۆ مەبەست هاتبێ کەواتە هەدەفەکە گەورەیە کەواتە خواردن جێیەک و شوێنێکی گەورەی لە ژیانی بەشەریەتە داگیر کردووە بۆی ئەبێ ئاگامان لێ بێ تا ئێرە و تا بەرنامەیەکی تر و حەڵقەیەکی تر ئێمە خزمەتتان السلام عليكم ورحمة الله وبركاته.